ئەمڕۆ 9 ساڵ تێدەپەڕێ بەسەر هەوڵی کودەتا بەسەر حکوومەتی تورکیا و ئەم هەوڵاش بووە هۆی سیستەمی حکومڕانی لە تورکیا بگۆڕدرێت و تەواوی دەسەڵاتەکانی تورکیا لە دەست ڕەجەب تەیب ئەردۆغاندا کۆ ببنەوە و لەو کاتەشەوە بە توندترین شێوە ڕوبەڕووی بەرەی ئۆپۆزیسیۆن و بە تایبەتتریش کوردانی باکووری کوردستان بوونەتەوە. هاوشێوەی ئەو کودەتا سەربازیانەی لە تورکیا ئەنجام دەدران و هەرزوو دەکەوتنە وێزەی کورد. دوای سەرکوتکردنەوەی هەوڵی کودەتاکەی تەمموزی 2016 هەرزوو ئاکپارتی دەسەڵاتدار و ئەردۆغان کەوتنە گیانی کورد و دەستگیرکردن و خستنە زیندانی چالاکەوانان و سیاسەتمەداران و پەرلەمانتارانی کورد و داخستنی ئەو میدیانەی بە کوردی بەخشیان دەکرد و بۆ یەکەم جاریش لە مێژووی تورکیا قەیوم لە جێی سەرۆک شارەوانی کوردەکان دانرا. یەکەم هێرشی تورکیاش بۆ داگیرکردنی پارچێکی دیکەی کوردستان لە مێژووی کۆمارەی تورکیادا لە دوای هەوڵی ئەم کودەتایەوە بوو بۆ ڕێگریگرتن لە ڕزگارکردنی ئەو ناوچانەی دەکەونە نێوان ئافرین و منبەج و نزیککردنەوەی سنووری ڕۆژئاوای کوردستان لە دەریای ناوەڕاست. تورکیا لە 24 ئابی 2016 دەستی بەهێرش کرد و لە ماوەی 7 مانگ و 5 ڕۆژدا ناوچەکانی بابوو، جەرابلوس و عەزازی لە ڕۆژئاوای کوردستان داگیر کرد. بە دوای ئەویشدا تورکیا 3 ئۆپراسیۆنی جیای یەکەم جار ئافرین و دواتر سەرەکانی و گرێسپی و لە دوایین ئۆپراسیۆنیشدا ناوچەکانی تەلڕەفعەت و منبەجی لە ڕۆژئاوای کوردستان داگیر کرد. لە دوای هەوڵی ئەو کودەتایەوە وەکەوەی کورد بەشداری لەو هەوڵەدا کرد بێت، حکوومەتی تورکیا کە دەسەڵاتی دادوەری کردوتە داردەستی خۆی و چۆنی بوێت ئاوا بەکاری دەهێنێت. کۆتایی بە زۆربەی ئەو دەستکەوتانە هێنا کە لە میانەی پرۆسەی ئاشتی 2013 بۆ 2015 بەدەستی هێنابوو. بە پاساوی ئەندامبوون و هەبوونی پەیوەندی لەگەڵ پەکەکە سەدان مامۆستای زانکۆ و فەرمانبەری کورد لە دامەزراوە گشتیەکان دەرکران و دان کۆمەڵە و ڕێکخراوی کوردی داخران. یەکێک لەوانە ئەنیستیتۆی کوردی بوو لە ئیستانبول کە لە 1994ەوە دامەزرا بوو. لە پێناو گرنگیدان بە زمانی کوردی چەندین کتێبی چاپ کرد و چەندین خولی فێربوونی شێوازەکانی زمانی کوردی کردوتەوە. هەروەها ئەو کەناڵە تەلەڤیزیۆن و میدیانەی بە زمانی کوردی بەخشیان دەکرد داخران و یەکێک لەو کەناڵانەش زارۆک تیڤی بوو کە کەناڵێکی منداڵان بوو. هێشتا 5 مانگ بەسەر هەوڵی کودەتاکە تێپەڕ نەبوو بوو کە سەلاحەدین دەمیرتاش و فیگەن یوکسەکداغ هاوسەرۆکانی گشتی هەدەپە و چەندین پەرلەمانتار و گەورە بەرپرسی دیکەی هەدەپە خرانە زیندان. لە دوای هەوڵی کودەتاکەوە قەیوم بۆ سەرجەم ئەو نۆ شارەوانیە دانرا کە لە هەڵبژاردنەکانی 2014 هەدەپە و بەدەپە وەک دوو پارتی کوردی توانی بوویان بەدەستیان بێنن. ئەمەش یەکەم جار بوو لە مێژووی کۆماری تورکیادا قەیوم بۆ شارەوانیانە دابندێت کە ڕاستەوخۆ بەدەنگی خەڵک هەڵبژێردراون. لەو کاتەشەوە حکوومەتی تورکیا خۆی بەدانانی قەیوم لە جێی سەرۆک شارەوانی هەڵبژێردراوەکان گرت و دوای هەڵبژاردننی پێشووی شارەوانیەکان کە لە 2019 ئەنجامدرا قەیومی لە جێی زۆربەی سەرۆک شارەوانیە کوردەکان دانا و لە دوای هەڵبژاردننی شارەوانیەکانی ساڵی ڕابردوش تا کاتی بڵاوکردنەوەی بانگەوازەکەی عەبدوڵڵا ئۆجەلان لە 27 شوباتی 2025 قەیوم بۆ 13 شارەوانی دانران کە دەم پارتی بەدەستی هێناون. بەل لە بانگەوازەکەی ئۆجەلان لە 27 شوبات کە داوای لە پەکەکە کرد کۆتایی بە خەباتی چەکداری بێنێت و خۆی هەڵبوەشێنێتەوە، لە ماوەی ساڵێکدا چەندین کەس بۆی ئەنجامدانی هەڵپەڕکەی کوردی و گوێگرتن و گوتنەوەی گۆرانی کوردی دەزیر کران و ڕێنوێنیە بە کوردی نووسراوەکانی هاتوچۆش لە شارەکانی باکووری کوردستان سڕانەوە. لە ماوەی 2 ساڵ باری نەئاسایی تورکیادا چی ڕوویدا؟ هەرچەندە ئەوەی هەوڵی ئەنجامدانی کودەتاکەیدا لە تورکیا کۆمەڵەی فەتحوڵڵا گولێن بوو کە ماوەیەکی زۆر پشتیوانی سەرەکی ئەردۆغان و ئاکپارتی بوو. بەڵام ئەم هەوڵە دەستی ئەردۆغان و پارتەکەی واڵا کرد بۆ ئەوەی بەتونترین شێوە ئەوانش سەرکوت بکات کە لە بەرەی ئۆپۆزیسیۆندان و ناچنە ژێرباری ئەو پارتەکەی. هەر بۆیە بەرەی ئۆپۆزیسیۆن ئەمە بە کودەتای سپی یان کودەتای مەدەنی ناو دەبن. 5 ڕۆژ دوای هەوڵی کودەتاکە باری نەئاسایی لە تورکیا ڕاگەندرا و 7 جار باری نەئاسایی درێژ کرایەوە بۆ ماوەی 2 ساڵ لە تورکیا بەردەوام بوو. لە ماوەی ئەم 2 ساڵەدا 32 بڕیارنامە لەلایەن حکوومەتەوە دەرچوو کە وەک یاسا مامەڵەیان پێدەکرا و بۆی کارکردن بەم بڕیارنامانەوە و بە تۆمەتی ئەندامبوون لە ڕێکخراوی چەکداری 160,000 کەس دەستگیر کران، 70,000 کەس دەست بەسەر کران و لێکۆڵینەوە لەگەڵ 155,000 کەسدا کرا. بە تۆمەتی پرۆپاگەندەکردن بۆ کۆمەڵەی فەتحوڵڵا گولێن یان پەکەکە و سوگایەتیکردن بە سەرۆک کۆماری تورکیا.
چاودێری 45415 هەژماری تۆڕە کۆمەڵایەتەکان کراو. بەم هۆیشەوە ڕێوشوێنی یاسایی بەرامبەر 7,089 کەس گیرایەبەر. لە ماوەی ئەم 2 ساڵەدا 121,311 فەرمانبەر لە کەرتی گشتی دەرکران، 7,080 کەس لە ناوەندە ئەکادیمیەکان دەرکران کە 5,705 مامۆسای زانکۆ بوون. هەروەها بەشێکی زۆر لەو سەربازانەی خانەنشین کرابوون پلە سەربازیەکانیان لێوەرگیرایەوە. بڕیاریش درا کە ئەو کەسە دوورخراوانە نەتوانن لە کەرتی گشتی کار بکەن. بە پاساوی پەیوەندی هەبوونیش لەگەڵ کۆمەڵەی گولەن 64 قوتابخانەی ئەهلی، 360 سەنتەری خول، 847 بەشە ناوخۆی و قوتابیان، 47 بنکەی تەندروستی، 15 زانکۆی ئەهلی، 39 سەندیکا، 1490 کۆمەڵە و ڕێکخراو، 145 وەقف، 174 دامەزراوی میدیایی، 985 شوێنکاری بازرگانی داخران. هەر لە ماوەی ئەم 2 ساڵەدا 70 ڕۆژنامە، 20 گۆڤار، 34 رادیۆ، 30 وەشانخانە و دەستگای دابەشکردنی کتێب و 33 کەناڵی تەلەڤیزیۆنی داخران. لە میانەی پاکردنەوەی سوپای تورکیا لە شانانیەنیەکانی فەتۆ، هەزاران کەس لە ڕیزەکانی سوپا دەرکران و بڕیاری زیندانیکردنی هەتا هاتایی قورسکراو بۆ هەزاران سەرباز و ئەفسەر و جەنەڕاڵ دەرک.